ئیبراهیم زیاتر لە 25 ساڵە لەم بازاڕە دوکانی هەیە. ئەو دەڵێت بازاڕی هەڵەبجە هیچ کاتێک هێندەی ئەم چەند ساڵانەی پێشووتر بێبازاڕی بەخۆ نەبینیوە. چونکە هەڵەبجە لە سا هەفتا هەشتای پشت بەداهاتی معاشە بەسێت هەر کاتی معاشی ژنەبوو ئیتر هەڵەبجە لە پێش شارەکانی ترە زۆردا ئەبەزێت بە نسبەت قەیران لە قەیرانی پێشینش لە 2014ەوە ئەم قەیرانانە هەیە ساڵ بە ساڵ مانگ بە مان ڕۆژ بە ڕۆژ ئەڵەن چارەسەرەکرێ و وەکو خۆی ئەمێنێتەوە. کاسبکاران و خەڵکی هەڵەبجە دەڵێن شارەکەیان تەنیا بە موچە بەندە و دواکەوتن و نهاتنی موچەش بە تەواوی جوڵە لە بازار دەبڕێت و کاریگەری تەواو لەسەر بژێوی خێزانەکان داناوە. وەڵڵاهی قوربان کەس باش نییە، وەڵڵاهی هیچ کەسێ باش نییە، وەڵڵاهی ئەوەی معاشی بێرم کوردستانە کەس باش نییە، کەس زەوقی نییە، ئیتر تەنیا بەخوا ئەوەی تەواو بەخوا هیچ باش نییە، هەمووشی پەیوەندی و مەعاشۆیە. بە برادەمە تەلەڤیزیۆنەکانی گوێمانەتەوە شارەکانی کە هەموو باسیەکە هەموو هاواری دڵسەوە. وڵای ئێمە لە ئیشەکەی خۆمانە جارێ دەست پێ بکەین کیلۆێتی شا دەین بە 1000 نا کە مەعاش نەیە پێوەی دیارە، یعنی کارەسا دڕۆیە کابرا 1000 ناری پێنی کیلۆێتر شاد بکڕێ بەڕاستی، یعنی ئەمە یعنی بۆتە هۆی هەڵۆشانەوەی چەناوە خێزانیش ژیان قورسە، یعنی هەمومان یعنی هەرێکێ لە ئێمە حسابکە کرێچی ئەگەر خانی خۆشیە بێ هەر کرێچیە. موچەخۆران و فەرمانبەران دەڵێن 10 ساڵە بە ناوی فرۆشتنی نەوت و ئابووری سربەخۆوە حکوومەت زیاتر لە 35 موچەی فەرمانبەرانی خواردووە. خوا دەزانێ چەند 10 ساڵی تر بە ناوی هێژماری من و لاوازنەبوونی قەوارەی هەرێم و تەسلیم نەکردنی داهاتی ناوخۆ چەند موچەی تر دەخۆن. موچەخۆرانش لە باڕوێخێکی پڕ لە قەلەقی و ناهەمواردا ژیانێکی ناومێدی بەڕێ دەکەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.